نایترس ئۆکساید یاخود گازی ئارامکەرەوە ئامڕازێکی زۆر باوە لە پزیشکی ددانی مۆدرندا بەکاردەهێنرێت. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 150 پزیشکانی ددان و لە 188 پزیشکانی ددانی منداڵان بە شێوەیەکی بەردەوام بەکاردێنن بۆ یارمەتیدانی کۆنتڕۆڵکردنی دڵڕاوکێی نەخۆش. مێژووە درێژەکەی لە سەلامەتی و کەمترین کێشەراوەشەکانی وای کردووە کە لە سەرانسەری جیهاندا بەناوبانگ بێت. نایترۆس ئۆکساید یاخود گازی ئارامکەرەوە پێشنیار دەکرێت بۆ ئەو چارەخوازانەی کە هەست بە ترس و دڵاڕاوکێ دەکەن لە کاتی چارەسەریداندا یاخود خاوەن پێداویستی تایبەتن یان ڕەشانە و هەستیاریان هەیە کەوا دەکات نەتوانین بە شێوەیەکی ئاسایی چارەسەریان بۆ بکرێت. هەروەها ئەو چارەخوازانەی کە بە ئاسانی بەنج نانگرێت و چارەسەری دانەکان کاتێشی درێژخایانی پێدەچێت. نایترۆس ئۆکساید بەشێک لە سەلامەتترین شێوازەکانی هێورکردنەوە ددادەنرێت لە پزیشکیداندا بەردەستە. کاریگەرێکی خێرایە و بە خێراییش نامێنێت دوای تەواوبوونی چارەسەرەکە. ئەمەش ڕێگە بە زۆربەی چارەخوازان دەدات کە بگەڕنەوە بۆ چالاکی ئاساییەکانیان. ئامێرە مۆدێرنەکانی دابینکردنی ئەم گازە میکانیزمی خۆپارێزیان تێدایە کە ڕێگری دەکەن لە پێدانی لە 100 نایترۆس ئۆکساید و دڵنیای دەدەن کە هەمیشە لایەنی کەم لە 130 ئۆکسجین بدرێت بە چارەخوازەکە. ئەمەش سەلامەتی کارەکە زیاتر دەکات. بەمانایەکی تر ئەم گازە لەگەڵ گازی ئۆکسجینە تێکەڵاو دەکرێت بۆی کە کارەکە بە سەلامەتی بڕوا بڕێوە. ئەم گازە بۆ یەکەم جار لە ساڵی 1972 لەلایەن زانای ئینگلیزی جۆزف پرستیلەوە دۆزرایەوە و توانای ئەم گازە بۆ کەمکردنەوەی ئازار لە پزیشکی دداندا بۆ یەکەم جار لە ساڵی 1844 لەلایەن پزیشکی ددانی ئەمریکی بە ناوی هۆراس وەڵزەوە ناسێنرا. ئێستا ئەم چارەسەرە بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵە لە پۆلە کلینیکی هەڵگور بەردەستە و بۆ گەورە ساڵان و منداڵانیش سوودی لێ وەرەگیرێت.